ئامانجی سەرەکی ئەم پرس کۆنفرانسی ئێمە ئەوەیە کە دڵنیایی هەموو موچەخۆرێکی شایستە بکەینەوە، چ فەرمانبەر چ کارمەندانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ، پێشمەرگە، کە سوکاری سەربەرزی شەهیدان، زیندانیانی سیاسی، ئەنفالکراوان، قوربانیانی کیماباران و هەروەها ئەوانەی کە سوودمەندن لە تۆڕی کۆمەڵایەتی و کەم ئەندامان و هەموو ئەوانەی کە سوودمەندن لە بودجەی گشتی کە هیچ کەسێک تەنها دینارێکیش کەم ناکرێتەوە لە ماف و شایستە داراییەکانی خۆیان، بەڵکو ئەوانەی کە بە ناشایستەیی لە ساڵانی ڕابردوو سوودمەند بوون لەم بوارانەی کە باسم کرد، ئەوانە لیستەکانیان پاک دەکرێتەوە. خۆتان ئەزانن لە هەرێمی کوردستان ماف و شایستە داراییەکانی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی بە یاسا پارێزراوە. هەردوو یاساکە وەکو خۆی دەمێنێتەوە، یاسای چاکسازی بە هیچ جۆرێک دەستکاری هیچ ماف و شایستەیەکی دارایی و ئیمتیازاتی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی ناکە، مافەکانیان پارێزراو دەبێت. ئەنجومەنی وەزیرانیش دوێنێ جەختی کردەوە کە مەبەستی سەرەکی لەو چاپتەرەی کە پەیوەندیدارە بە شەهید و ئەنفال و زیندانیای سیاسی لە قانونی چاکسازی تەنها و تەنها پاکردنەوەی لیستی ناوی پیرۆزی شەهیدان و ئەنفالکرا و زیندانی سیاسی لەو کەسانەی کە بە ناشایستەی خزێنراونەتە ناو ئەم لیستەوە. بەڕێزان، هەموو موچەخۆرێکی ئێمە لە هەرێمی کوردستان مانگانە لە سەتا حەوتی موچەکەی لێداشکەنراوە بە ناوی تەوقیفاتی تەقاعودی لێبڕینی خانەنشینی، بەڵام بەداخەوە تا ئێستا تا ئەم لەحظەی کە ئێمەش قسە ئەکەین سندوقەکە ئاکتیف نییە، وجودی نییە. ئەگەر سەیری یاسای چاکسازی بکەن کە دوێنێ شەویش ئاخر سیغە بە حوزوری نوێنەرانی حکوومەت تەواو کرا، ئەوە تەسبیت کراوە بۆ خانەنشینان کە لەمە دووە ئەو لە سەتا حەوتەی کە دەبردرێت لە موچەکانیان لەگەڵ نافیزبوونی ئەم قانونە ئەو سندوقە دەست بەکار دەبێت و لە سەتا حەوتەکە ئەچێتە ناو ئەم سندوقەوە، چونکە بەڕێستان ئەزانن خانەنشین منەتی حکوومەتی لەسەر نییە کە موچەی خانەنشینی خۆی وەردەگرێت، ئەو لە سەتا حەوتەی خۆی وەردەگرێتەوە کە هەموو مانگێک لە موچە بنەڕەتێکی وەرگیراوە.